خۆشەویستان لەم بەشەی پرۆگرامەکەمانە باز لە کاریگەری سەوزە و میوەکانەکەین بە تایبەت سەوزە و میوەهاوینەیەکان لەسەر جەستا. ڕەنگە زۆر کاتێستا بۆ چوونێک هەبێت لە لای ئێمە هاوڵاتی بڵێن شەکری میوەکان خراپە بۆ تەندروستیمان یاخود میوەکان باش نییە، بۆیە زۆر کەسەیە ئاری بەوەی ئەم بۆ چونەوە ئەسڵەن هەر دوور کەوتۆتەوە لە خواردنی ئەم میوانە. بۆیە ئەمڕۆ ئەم تەوەرە تەرخانەکەین بەوەی بابزانین میوەکان بەپێی جۆری میوەکان سوودێک بە تەندروستی ئەگەێنێ. ئەو کەسانی کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە کام میوانە بۆ کەسانە باشە بەپێی نەخۆشیەکان. هەروەها لە لای خۆمان وا باوە زۆر کات لە شەوانە میوەدا ئەندرێت و میوە ئەخورێت. بابزانین خواردنی میوە لە شەوانە ئەمە کارێکی تەندروستە یاخودنا چ کاتێک تەندروستین کاتە بۆ ئەوی کە میوەکان بخۆین و شێوازی هەڵگرتنی میوەکان و پاکردنی میوەکانیش ئەمە زۆر زۆر گرنگە بێت کە قسەی لەسەرکەین. بۆی کە وەڵامی ئەم پرسیارانە وەڵامی چەندین پرسیاری تر وەرگین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر چیمەن ساڵحمان کردو کە بەڕێزیان هەم مامۆستای زانکۆن هەم پسپۆری خۆراکیشن. دکتۆرێکیان سڵاو لەبێ بەخێر بێ. بەیانیتان باش، هیوادارم زۆر باش بن. سڵاو لە بینەران و هیوادارم ئەوانیش زۆر باش بن و گرمایەکی بەخۆشی تێپەڕێنن. ئێمەش بۆ هیوایان دەست خۆش بێ. دکتۆرێکیان باسێکی ئەومان بوو بکە بابزانین سەوزە و میوەکان بە شێوازێکی گشتی چ کاریگەریەکیان هەیە لەسەر جەستە؟ بەڵێ یعنی بە شێوەیەکی ئەم هەموو میوەکان یەکەم لەش پاراوەکەن. بە تایبەتی هەندێکیان هەیە کە لە سەروی نەوەتەوە لە سەتانەوەتی مەسەن ئێستا شوتی کاڵک ئەمانە لە سەروی سەتانەوەتیان ئاوە لە برەوە لەش پاراوەکەن. هەروەها ڤیتامین و کانزاکان کە بۆ جەستەمان زۆر پێویستە، فلافینۆیدەکان، ڤیتامین سی و ئەمانەی کە وەکو ئەنتی ئۆکسیدانت و یان دیتۆکس ئەوەی کە پێڵن لەش لە زەهری لەش، ئەمانە هەمووی ئیشێکی وەهاکەن. هەروەها فایبەرێکی زۆر باشیانتیایە کە تەندروستی ڕیخۆڵەکان و دەستگای هەرز ئەپارێزن، یعنی نایڵن قەبزی دروست ببێ کە ئێمە ئەزانین زۆربەی نەخۆشیەکان و تەمەڵی و بێتاقەتی لە قەبزیەوە ڕوئەیە. ئەمانە هەمویان ئیشی میوەکانن. جگە لە هەندێک میوە مەسەلەن وەکو گێلاس کە میلاتۆنینی تایە بۆ خەو زۆر باشە بۆ تەندروستی جومگە و ئێسقانەکان و بۆ ئەوانەی کە جۆرێک لە ئیلتیهاب هەیە لە لەشە سەبەبەکەی بەکتریان نییە. هەر مەسەلەن چەوریە هەندێک چەوریە خراپەکان ئەمانە دروستیانەکەن کە پێیان ئەڵێن ئینفلەمێشن کە ئەمانە ئەنتی ئینفلەمێشنیان تایە. هەندێکیان بۆ خەو باشە بۆ تەندروستی پێست و چاو ئێسقانەکان و ئەمانە بۆ هەمووی ئەتوانین بڵێن میوەکان هاوکاریمانەکە. بەڵام شتیتی هەیە چۆن بیخۆین. زۆر ڕاستە. جایسە باسی تۆ گێلاسە کرد. بەڵێ ئەڵێ چێ خەویش باش بۆ خەو باش. کەی بیخۆین باشە گێلاس؟ ئێمە گرنگ نییە، یعنی ئەوە پرسیارێکە زۆر لە لای خەڵک کە ئێمە کەی میوە بخۆین. مهم ئەوەیە تۆ چەند کاتێک پێش خەونەی خۆی یان لە کاتێکە ئێمە لەش ئێستا هیوا هەیە، یعنی کەمیەتی خواردن گرنگ نییە بە قیاسی ئەوەی کەی ئەیخۆی، یعنی هیوا هەیە بە مستەمڕی دەمی ئەجوڵێ، یعنی ئێوارە نانی خواردووە کالۆری تەواوی وەرگرتووە، برنج و فاسۆلیای خواردووە یا هەر خواردنێکی کەی خواردووە کەچی 2 سەعاتی بمێنێ بۆ خەو قاپێکیش میوە ئەهێنێ. ئەمە بە دڵنیاییەوە تەندروست نییە و خراپە، بۆ چونکە شەکرێکی زۆر تایاتێ و تۆ لەسەری ئەخەوی ئەم لە شەکرە کۆ ئەبێتەوە. بەڵام لە کاتێکە کە تۆ یعنی باشترین شت ئەوەیە ئێمە ئەنسۆلین نەیەڵین بە مستەمڕی لە ڕژاندنا بێت. بەڵام ئەگەر تۆ کاتێک مەسەلەن 4-5 سەعاتە نانت نەخواردووە ئەو کاتەدا ئەنیشی قاپێک میوە ئەخۆی، بەڵام قاپەکەش چەندێک یعنی باشترین بۆ ئینسانی پێگەشتوو. هەندێک ژن و پیاوجیا ئەکەنەوە مەسەلەن ئەڵێن 2 کوب بۆ ژن 2 کوپونی و یعنی قیاسی کوپێگەری، بەڵام باشترین ئەوەیە چونکە ئێمە جەستەمان فەرقی هەیە. لەوانەیە ژنێک حەجمی لە پیاوێک گەورەتر بێ، لەمەیە ئەتوانین بڵین بە قیاسی مشتی خۆت کە بە قیاسی کوپێکە تقریبەن، بە قیاسی ئەمەنە 2 مشتی خۆت بخۆی ئاساییە. باشە وەکو ژەم تەعاملی لەگەڵ ناکرێت دکتۆر؟ ئەتوانرێ وەکو ژەم بکرێت. ئەو کەسانەی کە مەسەلەن 4 ژەم نانەخۆن یان 5 ژەم نانەخۆن ئەتوانن سناکەکانیان مەسەلەن دەوری 11 بەیانی ئێستاوە 7 نانی خواردووە لە دەوری 11 ئەگەر میوەیەک 2 میوە بخوات
باشتریشە کە تۆ میوەکان بگۆڕی نەوعەکانیان و ڕەنەکانیشیان چونکە ئێمە لە ڕۆژێکا پێویستمان بە 5 ڕەنگە من هەرجارە تەنیا بۆ سوعبەت ئەڵێم بەس ئەوە نییە ئاژەڵەکان و یان مەسەلەن کە هەندێک لە تەیرەکانمان هەیە کە کرا بەخوا پرتەقاڵیە بێ ئێمەش وەهاین بە پێی ڕەنەکان ڕەنگی پێستان طبعاً بۆ ماوەیەکی دووریش درێژخایەن ئەگۆڕێ لەبەرەوە ئێمە باشترە کە 5 ڕەنگ بخۆین لە ڕۆژێکە لە ڕەنگەکانە ڕەنگی سەوز ڕەنگی زرد ڕەنگی پرتەقاڵی مەسەلەن ڕەنگی سوور ئەمانە هەموویان پێویستە بیخۆین هەم جۆری بە پێی ڕەنەکە جۆری ڤیتامینەکانی ئەگۆڕێ هەم هەر میوەیەک یعنی سبحان الله شتێکی تیا دروست کردەوە چۆن وتم لە چێریە مەسەلەن میلاتۆنین هەیە لە پاینەپڵ لە ئەنەناسە برۆمیلین هەیە مادەی برۆمیلین هەیە کە یارمەتی هەرسمانەیە هەرس چاکەکە ینی ئەو کەسانەی کە ئەتوانن خواردنیان هەرسیان تەواو نییە مەسەلەن لەگەڵ گۆشتا تەنانە ئەتوانی بیبرژێنی چۆن تۆ گۆشتە برژێنی لەگەڵ یا پارچەیەکیش لە ئەنەناس ببرژێنی و لەگەڵ خواردنەکەیە بیخۆی ئەمە یارمەتی هەرسەیە لیمۆکان یعنی چ لیمۆی شیرین چ لیمۆی ترش هەمویان دیتۆکسن یعنی زەهر لەش دەرەکەن هەروەها فلاڤینۆیدەکانی تایە کە وەکو ئەنتی ئۆکسیدانت ئێمە بە پێی ڕۆژانە ئەو خواردنانی کە ئەیخۆین ئۆکسدە لە لەشمانە دروستە بێ ئەم ئۆکسدەیە کە کۆ ئەبێتەوە بە ماوەیەکی زۆر ئەبێ بە فری ڕادیکاڵەکان ڕەگە بەڕڵاکان کە بۆ هەیە تووشی جۆرەها نەخۆشیمان بکات زۆر باشە کە ئەم میوانە دژایەتی ئەوەکەن و فڕی ئێنە دەرەوە زۆر باشە اینجا دوکتۆرە چیمەنتۆ زۆر بەباشی باس لە سوود و گرنگی میوەکانەکەی سەوزە و میوەکان بەگشتی بەڵام وەکو لە سەرەتایە باسی مێوە کرد هەندێک کەسەیە هەر بە تاوەتی دوو کەوتۆتۆ لە خواردنی میوەکان بە تایبەتر ئەڵێ لەبەر ئەوەی بۆ نەکەسێک ئەگەر نەخۆشی شەکرەی هەبێ ئەڵێ من بە هیچ جۆرێک ناتوانم میوەکان بخۆم چونکە ئەو شەکرەی کە لە میوەکانە هەیە ڕەنگە بێتەوە کارێک بۆ بەرزبوونەوەی ڕێژەی شەکرەکەم اینجا بەپی جۆری میوەکان تۆ پێمان بڵێ با بزانین بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایەنەکانیانێ و بە تایبەتری شەکرە چ جۆرە میوەیەک بخۆن ئاساییە ڕێژەی شەکرەکان هەر بە کۆنتترۆڵی ئەمێنێتەوە هەموو جۆرەکانی میوە ئەتوانن بخۆن یعنی لێرەوە من بە ئەوانە ئەڵێم کە نەخۆشی شەکریان هەیە بەڵام زیادە خۆریتیانەکەن یعنی چۆن ئێستا منوتم بە قیاسی مشتی خۆت یعنی ستەهی وا هەیە یەک بەلەم شووتی لە تەکاودا ئەنیشە لەسەری بەبێ قیاس ئەمە بدڵنیاییەوە شەکری بەرز دەکاتەوە زیانێکی باشی پێگەینێ بەڵام ئەگەر بە کەمیەکی تەندروست مەسەلەن بە تایبەتی بۆ ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە ئەتوانێت پارچەیەک شووتی بە قیاسی مشتی خۆی یعنی پارچەیەک لە شووتیەکە بێنێ لەگەڵ پارچەیەک ترۆزیە لەگەڵ خەیارێکە یعنی ئەوانەی کە ئێمە دوو جۆر لە میوەمان هەیە نەوعێکیان شەکر زۆر بەرزەکەنەوە با بڵێن وەکو شووتی وەکو هەنجیر ئەمانە ئەبێ کەمێتێکی کەمیان لێ بخورێ بەڵام هەندێکمان هەیە کە شەکر بەرز ناکاتەوەی یان زۆر کەمە وەکو کێوی وەکو خەیار ترۆزی ئەمانە کە ئەتوانرێت پشتیان پێ ببەسترێ بە ڕێژەی کەمیان بتوانین بە هاوتا لەگەڵیان بخۆین بەڵام ئەگەر ئەو کەسە بەکراوەی لەسەر قاپێک دانیشت بڵێ وەڵایی دکتۆر وتی خراپ نییە نامن پێڵەم خراپە بەڵام ئەگەر نەیخوا دیسان خراپە ئەتوانین تا حدێک بە سەوزەکان بتوانین جێگرەوەی میوەکان بێ بەڵام ئەوەی کە میوە بە تەواوی تەرک بکرێ ڕاستی خویەکی تەندروست نییە هەندێک جار وەکو دەرمان مامەڵی لەگەڵ میوە و سەوزەکانە ئەکرێت بەتایبەتی میوەکان چۆن شیرینی لە بۆچوونێکی لە کوردەواری خۆماناڵێ ئەگەر دوای نان خواردن بخورێ باشترە نەک لە پێش نان خواردن میوەش وایە ئەمە ناخواردن بخورێ پێش ناخواردن دیبیتی لەسەرە کە هەندێک ئەوانەی کە دکتۆری دانەکان بە تایبەتی ئەڵێ دوای میوە دوای خواردن بخورێ باشترە بەڵام نا ڕێگە تەندروستەکە ئەوەیە لە کاتێکا کە تۆ وەکو ژەمێک ئەتوانی وەکو ژەمێک بەکاری بێنی وەکو چۆن تەم لە سەعات 11 ئێستا تۆ حەوت نانت خواردووە لە 11 ئەتەوێ شتێک بخۆی ئەتوانی ئەمە میوە بەکاربێنی وەکو ژەمێک بەکاری بێنیت و ئیتر هەتا 2-3 سەعاتی تر چونکە میوە زووتر هەرسە بێ بەڵام خواردنەکانی تر نە بە خەرسکردنیان مەسەنا ئێستا گۆشتی گا هەندێک لە جۆرەکانی گۆشت ئەمانە ماوەیەکی زۆریانەیە هەتا ئەگاتە نزیکەی 5-6 سەعات بۆ هەرسکردنیان بەڵام میوە لە ماوەی 2 سەعاتە کامیان زۆر قورسە لە ماوەی 2 سەعاتە هەرسە بن لە برۆ باشترە
میوەکان بکەی بە وەجبەیەک یا وەجبەی دەوری سەعات 11 ئەوانە یا وەجبەی ئێواران یا هەندێک هەیە کەس هەیە بەیانیان نان ناخوا یعنی مەسەلەن سەعات دەوری 11 ئەوانە نانی بەیانیە خوا ئەو کاتە ئەتوانێت دوو قاشقاڵک لەگەڵ هەندێک لە میوەیەکی ترا تێکەڵ بکە و ئەتوانێت بیخوات بەکاری بێنێ. ئەی بۆ مناڵ خواردنی میوە بێگومان زۆر گرنگە بەڵام چ کاتێک ئێمە میوە بین بە مناڵەکانمان بۆ ئەوەی ئیتر لە تەمەنێکی مناڵەوە مادام ئەم سوودە زۆرەی هەیە لە تەمەنێکی مناڵەوە ڕایبێنین لەسەر خواردنی میوەکان. بەڵێ ئەتوانی ئەویش هەر بۆی بکەی بە ژەمێ یعنی مەسەلەن بەیانی شیری دایکەکە ئەخوا لە دەوری 2 سەعات خۆی عادەتەن مناڵ لە دەوری 2 سەعات جارێکە ئەبێ خواردنی بیتێ دوای ئەو 2 سەعاتە مەسەلەن وەجبەیەک هینی بووەکەی شۆربای بووەکەی ئەتوانی وەجبەیەکی تر مەسەلەن مەجموعەیەک ئامیوە ئەتوانرێ میوە تێکەڵی مەسەلەن ئەڤۆکادۆ کە لەگەڵی بکرێت کە لەگەڵ چەوریە تەندروستەکانە یا لەگەڵ چەرەساتە ئەتوانرێت تێکەڵ بکرێت ئەتوانرێت لەگەڵ ماستە یعنی زۆر جار هەیە تەنانەت لە ماڵەوە دایکەکان ئەتوانن مناڵەکان حەزیان لە چلورە و لە یعنی ئەتوانن ماست و میوەکانیان بۆ تێکەڵ بکەن و ساردی بکەنەوە و لە جێگەی چلورە یعنی بۆی بکاتە قاپێکەوە و ئەتوانێت مناڵەکە بیخوا یعنی هەڵبژاردەیەکی تەندروستە بۆ مناڵ هەر کاتێک لە بیتێ باشترە ئێمە لە شەوە زۆربەی کاتەکان ئیلا ئەو کەسانی ئەچن بۆ ئیش مەسەلەن یەکێک ئەم شەو خەفەرە ئەڕوا بۆ ئیش ئاساییە میوەکە بخوا یعنی قەیناشەوە بەس ئەو ئەچێ بۆ ئیشکردن یان مەسەلەن وزە سەرفەکە چەند سەعاتێک پێش خەو ئاساییە یعنی بەلای کەمەوە 3-4 سەعاتێک بەڵام لەو کاتەیە بەس بۆیە ئەڵێن ئێمە ئێواران میوە نەخورێ ئەگەر تۆ لە 3-4 سەعاتە میوە بخۆی مەسەلەن لە ئێوارەیە بیخۆی سیرەکەی کاتی نووسن زۆر کەس هەیە گەدەی ئاکتڤە لە دوای 2 سەعاتە کە ئەڵێن هەرسە بێ دیسان هەست بە برسێتیە کاتەوە لەبەرەوە باشترین وەجبە کە بکرێ بۆ ئێواران وەجبەی سەوزەیە لەگەڵ پرۆتینەکان یعنی گۆشت و هێلکە و ئەمانەکە بخورێ. دکتۆر بۆ چونێکی شەیەڵێ هەندێک کەسەیە من بینیومە لەگەڵ ژەمەکانە میوەدانێ جا ئەڵێن ئەبێ ئاگداریشی بچووکامیش کالۆری تایەوە نیە تەنها بەڵێ زۆر کالۆری میوەکە ئەخوات لە کالۆری تۆزێک بە دوورە بێت نانا بەعکسەوە کالۆری بە تایبەتی هەندێک لە میوەکان مەسەلەن ئەوانەی کە وەکو هەنجیر وەکو شووتی وەکو کاڵک ئەمانەت وەکو ترێ ئەمانە شەکرێکی زۆریان تایە ئەی بۆیە ئێمە کە ئەڵێن کە بخورێ بەڵام بە ڕێژەیەکی کەم لەبەر ئەو ڕێژەی ئەو شەکرەیە کە شەکرەکەشی فرکتۆزە یعنی جۆرەکەی جیاوازە لە جۆری هین نییە لە جۆری سکرۆز نییە یعنییان گلوکۆز نییە کە یەکسەر بچێتە خوێنەوە جگەر عیلاجی ئەم شەکراکە لەبەرەوە ئێمە هەموو ڕانەکان بخۆین بۆ ئەوەی هەم لەشمان پاراو بێ هەم شتێکی کەش کە بیرم نەچێ شووتی ئەو ڕەنگە سوورەی و مادەیەکی تیا پێمەن لایکۆپین کە ئەمە یارمەتی تا باشتر بەرگەی گەرما بگری ئەها هەندێک کەسەیە کە ئەچیتە دەرێ جاری وایەڵێ من تحملی گەرما ناکەم یعنی شووتی یارمەتی تا تحملی گەرما بکەیت و بەرگەی گەرماکە بگری بەهۆی ئەو بەڵێ بەڵام ڕێژەکەی ئەبێ ڕێژێکی زۆر نەبێت اینجا زۆر کات دکتۆرە چیمەن ڕەنگە هەندێک کەسەوێ بەهۆی خواردنی یەکێک لە میوەکانەوە تووشی گرفتێک بوو بێت و لە ڕووبینەران سکچوون و ڕشانەوە ئەم بابەتانە و بە تایبەتیش سکچوونەڵێ لەبرەی دوێنێ کاڵەکەم خواردویان قەیسیم خواردووەمە کاریگەری ئەوە اینجا ئەم میوانە بێتە هۆی ئەو بەڵێ هەندێک لە میوەکان وەکو هەڵوژە وەکو ترۆزی تەنانەت شووتی ئەمانە هەمویان لە برەوەی فایبەرێکی زۆر باشی تایە ڕیشاڵێکی زۆر باشی تایە یعنی ئەمە بە سکچوون دامەنێن تکایە ئەمە پاکردنەوەی ڕیخۆڵەیە یعنی کاتێک کە تۆ ئەو میوانە ئەخۆی بەڵێ کاڵک قەیسی هەموو تایەتی بەڵێ بەس یعنی هەندێکیان لە هەندێک زیاتریان تایە تۆکڵەکانیش ئێمە ئەبێ بزانین میوەکان هەموو کاتێک بە تۆکڵەکانیانەوە سوودیان زۆر زیاترە وەک لەوەی کە تۆکڵیان لێ بکرێتەوە بەڵام ئەبێ ئاگاداری شتێک بین ئەو میوانەی کە لە دەرەوە بۆمانیەت یان جاری وهەیە ئێمە نازانین کە دژەمێرووی پێوە کراوە لەبەرەوە یەکێک لە ئەو شتانەی کە زۆر گرنگە ئەبێ میوە وەکو چۆن لە سەوزەیە ئەبێ زۆر ئاگاداری بین ئەبێ ئەمیش ئاگاداری بین لە تۆکڵەکەی یعنی تۆکڵیان تەندروستە بخورێت بەس ئەبێ ئاگادار بین کە
هەندێک ماوادی حافظەی پێوە ئەکرێ هەندێکیان هەیە دژەمێروی پێوە ئەکرێ بۆ ئەوەی کەڕوونەکە ئەوەی کە پێڵێن پێستیساید پێوە یەکرێ لەبەرەوە لەو کاتەیە ئەبێ بە جوانی بشۆرێتەوە بە جوانی پاک بکرێ یعنی تەنانەت شوازە تەندروستەکەی شتنەوەی سەوزۆ و میوەکان چۆنە بە تایبەتر میوەکان چونکە بۆی نەبێتەوە کارێک بووی کە زیانمان پێ بەڵێ ئەتوانرێ یعنی بکرێتە ئاوێکەوە و ئاوی لەبەر ڕۆشتوو ئاوی پیا بکرێ تەنانەت کاڵک و شووتی کە ئێمە زۆر بەمانەڵێ خۆ من تۆکڵەکەی ناخۆم بۆچی بیشۆمەوە تۆ هەر دەستت بەری بە تایبەتی ئەو کەسەی کە لەتیەکە دەستت بەر چواردەوری شووتیەکەیان کاڵەکە کاکەوێ لەبەرەوە باشترە تەنانەت لەو گەورانەیە ئەتوانی پەڕۆیەکیش بەکاربێنی لە هەندێکیانە کە ترست هەیە کە لە شوێنێکی دوورەوە هات بێ مەسەرەن وەکو لیمۆکان جاری وهەیە لە شوێنێکی دوورەوە و یان ماوەیەکی زۆر 4-5 مانگێ لە بەڕادا هەڵەگیرێ و ماوەدی نەکرێ ئەتوانێت بە تێکڵی بە تەنکی ئەو تۆکڵی لێ بکرێتەوە فڕی بدرێ و ئەنج بخورێ بەڵام ناوەکان ئەبێ بخورێن هەندێک کەس هەیە ئەیکا بە شەربەت یعنی ئەیکەنە ناو جیهازە و بە تەنیا ئاوەکەیە گرن ئەمە بە تەنیا تۆ شەکر و ڤیتامینەکەیە خۆی لە بازاڕێ هەموو شەکرە هەندێک بەداخەوە یعنی بۆیە زۆر جار ئێمەوامان لاتۆ ئەڵێن میوەکان بێتامن خۆی خەتای میوەکە نییە زۆر جار هەیە ڕاستە میوەکە بە فەرتیلایزەر یعنی بە مەواد بۆ ئەوەی سەریعتر و زووتر گەورەتر ببێ ئەمە هەندێوات لەکە کە میوەکە بێتام دەرکەوێ هەندێک نە تامەکانی خۆمانە کە لەبەرەوەی تۆ تامی زۆر خواردنی تر ئەەکەی کە شەکریتیایە بە تایبەتی شەکرە دەستکردەکان کە هەندێکیان لە 100 تا 700 جار لە شەکر شیرینترن کە تۆ تام ڕایی بەم تامانە کاتێک کە شتە سروشتیەکانە خۆی هەستەکەی بێتامە خۆی لە ڕاستی ئەو بێتام نییە بەڵام ئەوە تامی حەقیقیە بەڵام ئێمە زۆر ڕاهاتوین لەگەڵ تامەکانی ترە لەبەرەوە ئەبێ هەتا ئەتوانین میوە بە توێکڵەوە یان بە هەموو هینەکانیەوە مەسەڵەن ئێستا ترێ بە توێکڵ و تەنانە ناوکەکەشی بشکێنی بیخۆیت کە ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشی تایە و ئەتوانین بەکاری بێنی باشە دکتۆر چیمەن اینجا بگمان هەڵگرتنی میوەکانیش ئەمە خۆی لە خۆیان زۆر گرنگە بوون من میوانێکی زۆرم هاتووە کاڵەکێکی زۆر و شوتێکی زۆرم قاش کردو و ماوەتەوە من دواتر چۆن ئەتوانم جارێکتر سوود لە میوەیە وەرگرم دروستترین ڕێگا بۆ هەڵگرتنی میوەکان چۆنە خۆی باشترە میوەکان نەشکێنرێن یعنی تەنیا کاڵک و شووتی و ئەوانەی لێ دەرچێ هەر بەهینەکەی خۆی هەندێک هەیە وەکو زەڵاتە ئەیکایان بۆ تەشجیعکردنی مناڵ کە لەو کاتەیە بخورێ باشترە میوەی شکاو هەڵ نەگیرێتەوە بە تایبەتی بۆ ماوەیەکی زۆر یعنی ماوەی تا 2-3 سعاتێک بەڵام خۆی هەندێک لە میوەکان کە میوەی تەندروست بن وەکو سێ و خۆی ڕەشە بن ڕەش هەڵەگەڕێن و یعنی باش نییە بەڵام باشترین هەڵگرتن وتم نەشکێنرێ ئەگەر میوەکە هەستمان کرد هەندێک کاڵە هەر لە دەرەوەدا بنرێت چونکە خۆی پێئەگا ئەمانە یعنی پێویست بە سەلاجە ناکە بەڵام کاتێک کە میوەکەت پێگەشتوو بێ باشترە بکرێتە ناو نایلۆنەوە و لە سەلاجەیە هەڵبگیرێ و دووسێک هینیش پێکەوە هەڵ نەگیرێت دووسێ میوە چونکە تامی یەکتری ئەگۆڕن چونکە ها ئێمە تەنانە دەزانین کاڵک تەنانە دەگەر بخرێتە سەلاجەشەوە بۆنی سەلاجەکەش بە شێوەیەکی گشتی ئەگۆڕێ لە برۆ باشترە لە دەرەوە بێت یعنی مەسەلەن کاڵک بەس ئەوانەی کە بۆندارن ئەوانەی کە بۆنیان کەمە بکرێنە نایلۆنێکەوە بە تەواوی قەپات بکرێ و لە شوێنێکی فێنکایان لە ناو سەلاجەیە ئەبێ هەڵبگیرێ هاوڕێیان مەڵێن هەندێک میوە بۆ مەشروتیکی گەورا بیتەوە و لەتیچیەکەیت و ئەم نایلۆنانەی ئەی بەسەرەوە خیتە بە فرگیرەوە ئەمە دەندروستە یان هەڵگرتنی میوە لە نێو نایلۆندا یان زۆر کاتە لە بازاڕۆکە هێن تۆ ببوورە ئاری قسە ناو عەلاگەیەکایە و ئەخیتە ناو ئاساییە یعنی دەمەکەیدا ئەخیت و ئاساییە بەڵام بۆ نسبەت شووتیەوە کە ئەمە ڕاستە یعنی لە هەموو ماڵەکانە ناڵێ عەلاگەی میکرۆبی پێوە ناڵێم کە دەرت هێنا ئەبێ بیشۆیتەوە ئەبێ بیشۆیتەوە تۆ دوایی بزانی ئەم عەلاگەیەش کە یعنی ئێستا عەلاگەیەک من سەوزەم تیا هێناوەتەوە لە ماڵەوە دامناوە دوایی شووتیەکە هێنم لە تەکەم و ئەم عەلاگەیی پیاکەم نە ئەبێ عەلاگەیەک بێ نایلۆنێک بێ پاک بێ باشە من کە بۆ عەلاگەی خەمە ناو سەلاجەکە و دکتۆر ئەی ئەو میکرۆبە ناچێتە سەر سەلاجەکە دوات جار کە من میوەکەم شتەوە
بیخەمە سەر قادێک ئەمەش هەر وەکو شتەکانی تروایە تۆ علاگەیە کە ئەیکڕی کە میوەکەی تیادا ئەنی ئەگەر بزانی ئەم علاگەیە دەستی زۆر لێ دراوە لە بازار دووسێ جاردام ناوە لە هینە ئەمە ئەگینا تۆ لە دەستی فرۆشیارەکە وەریەکدیت و یەکسەر ئەیبێتەوە بۆ ماڵەوە لە شوێنێکی پیسداد نەناوە بەڵام زۆربەی کاتەکان ئێمە باشترە کە لەو نایلۆنە دەری بێنین بیکەینە نایلۆنێکی پاکتریان ئەم نایلۆنە تەنکەکان هەیە ئەوەی لێ بۆ ئاڵێنی و هەڵیگری ئەومان بیر نەچێ ئەوەی کە بەنسبەت شووتی شکاوەوە کە نیوەی ئەشکێنین و نیوەکەی تری نایلۆنی پیا ئەدرێ بەس کاتێک کە دەری ئەهێنیتەوە ئەبێ بە توێژاڵێکی تەنک یعنی بە قیاسی پەنجێک فڕێبەی ئەمە فڕێبەی ئەگەر ئۆکساوە یان تەنانەت مەسەرەن مۆز کە لەتت کردووە سەرێکی تۆزێک ڕەش بوو ئەبێ ئەو سەرە ڕەشە فڕێبەی سێو کە لەت یەکەی دوای سەرەکە ڕەشە بێ ئەتوانی ئەوە فڕێدەی ڕێگەیەکی ترمان هەیە لیمۆ لیمۆ لە بەروتمان ڤیتامین سی تایە و ئەنتی ئۆکسیدانتە ئەتوانی کەمێک لە ئاوی لیمۆ بگریت و بێی لەسەری میوەکە ئاستی بریناریەکەی ئەمە ئیتر نایەڵە بۆ ئۆکسێژ ئەمانە هەمووی طریقەن ڕێگان بەکار زۆر کات هێشتانەوە کردوتەوە کە یەکەیتەوە ڕەش بوو ینی ئەو ڕەشی مۆزی ژەبێ فڕێ بدرێ ئەو ڕەشی هەندێک ڕەش هەیە هی تەواو پێگەشتنیەتی یعنی ئەبێ لێک جیا بکرێتەوە هەندێک ڕەشی هەیە خراپ بووە میوەکە بەڵام هەندێک ڕەشی هەیە یعنی بە تایبەتی لەسەر توێکڵی میوەکەش ڕەشە بێتەوە ئەمەە لە زۆر پێگەشتنیەتی و ئەگەر سەیریشی بکەین تامی شیرینترە یعنی لە مۆزی ئەتیادی شیرینترە و تامی خۆشترە شتێکی کەمان ئەگەر بیر نەچێ باشترە میوەی پێگەشتو یعنی میوە بە کاڵی نەخورێ یعنی بە ناپێگەیشتی نەخورێ ڕێگە بین میوەکە تەواو پێگەشت بێ ئەنجابی خۆین باش یەک شتی تر هەیە دکتۆرە چی من وشکردنەوەی میوە بۆ منە هەنجیر بێسە بە وشکی هەیە ترێ ئەکرێت بە مێوژ و زۆر بابەتی ترمانەیە وشکەکرێتەوە ئەمانە مەترسیدارتر نین خواردنیان لە ڕووی کالۆریەوە یان شێوازی هەڵگرتنیەوە نەخێر هیچ یعنی وەکو میوەکە ئەو میوەی کە ئێمە وشکەکەینەوە تەنیا ئاوەکەی لێ ئەڕوا هەمووی وەکو خۆی مێنێتەوە بەڵام لەو سەر کە دەستمان کرد بە خواردنی ئەبێ ئاگامان لێ بێ تۆ دانەنیشی بەقەدەر یعنی من کە ئەڵەم دوو کوب یا بە قیاسی دوو مستی خۆت کە میوەکان بخۆ ئەمە ڕاست نییە بۆ وشک بۆ میوەی وشک ئەبێ کاتێک کە تۆ میوەی وشکە خۆی مەسەلەن ئێستا سێ قەیسیە خۆی بەڵام ئەگەر تۆ دانیشی قەیسی وشک بخۆ یەک قاپت پێ خوڕێ لەبەرەوە قەبارەکەی بچووکە بێتەوە لەبەرەوە ئەبێ ئێمە ئاگامان لە قەبارەکە بێ یعنی کاتێک کە میوە ئەخۆین وا نەزانین میوەی وشک ئەبێ قیاسەکەی بەقەدەر میوەی تەڕ بێ نە ئەبێ زۆر کەمتر بێ بە تایبەتی لە هەندێک میوەکان وەکو شووتی و کاڵک و ئەمانە کە زۆر زۆر ئاویانتیایە ئەبێ ئاوەکەی کەمتر بێ زۆر باشە اینجا دکتۆر چیمان لە سەرەتای باسی لەوە کردوتت هەندێک لە میوەکان بۆ خەویش باشە و بە تایبەتریش گێلاس ئەمڕۆ لە بەردەستایە اینجا ئەو کەسانی کە شەوان خەویان کەمە کە خەویان ئەزڕێ چۆن بتوانن سوود لە خواردنی میوەکان وەرگرن بۆ منە گێلازێکێکە لەوانم بابەتێکی ترم خوێنەوە ئەڵەن لە مۆزی شاهەیە بۆ من چۆن ئەگەر شەواندرن خەوم لێ بکەوە چۆن بتوانم لە ڕێگەی میوەکانەوە خەوم کۆنتترۆل بکەم خۆی ئەوە نییە یەکێک بڵێ وەڵام من میوەکە خۆم مەسەرەن گێلاسەکە خۆم خەوم بۆ ئەوەی ئەمە میلاتۆنین ڕژاو من نەبێت باشترە ئەو لە پێش وەختی خۆی مەسەرەن لە ڕۆژەکەیە حسابی ئەوەی کردبێ مەسەرەن ئێستا چۆن وتم عەسران ئەسترێکی لە ئەسرا پێش ئەوەی 2 سەعاتێک پێش ئەوەی نان بخوا ئەتوانێت ئەو میوەیە کە خۆی بەدڵیەتی بیخوا وەکو چۆن وتیشەم لەگەڵ یا بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی شەکریان هەبێ ئەتوانێت مەسەرەن کە ئەڵێن دوو کوب با کوپێکی بکە بە گێلاس کوپەکەی تری بکە بە مەسەرەن بە درۆزی بە خەیار کە ئەمانە شەکریان کەمە وەلو گێلاس خۆشی شەکری زۆر کەمە لەبەرەوە ئەتوانێت هەموو میوەکان ئەتوانێت بخورێ لە ڕۆژە بەڵام تەندروست نییە بیخۆی تو بخەوی تەنانەت مەسەرەن کە مۆز ڕاستە زۆر یارمەتی خەوەیە پۆتاسیۆمێکی باشی تایە یارمەتی ڕیلاکسەکە بەڵام ئەگەر مباشرەتەن بیخۆی تو بخەویت هەم بۆ گەدە باش نییە کە ئێمە هەر خواردنێک بخورێ ئەبێ ترشی گەدەی بەسەرا بڕژێت ئەم ترشیە بۆی هەیە باتەوە لە سوورێنچک کەسەکان تووشی نەخۆشی یعنی هەوکردنی سوورێنچکمان هەیە لەگەڵ ئەوەی کە حاڵەتێکە پێڵێن ئەپنیا یعنی لە کاتی خەوە هەناسەیان ئەوەستێ لەبەرەوەی ئەم ترشیە زۆر جار ئەگەڕێتەوە بۆ کوێ بۆ هەناسەدانیش ئەوەستێ لەبەرەوە باشترە کە بەلای کەمەوە
2 سعات پێش نان خواردن پێش خەوتن هیچ تەنانە ئاویش باش نییە چونکە ئەگەر بۆیە هەندێک کەس ئەڵێ ئەخەوێ یان تەنانەت مەسەرەن میوە ئاودارەکانیش شەو مەجبورە 2 جار ڕستێ بۆ میسکردن بەڵام ئەگەر تۆ بەلای کەمەوە 2 سعات پێش خەو ئاویشت نەخواردەوە ئەوە کەواتە ئەو ئاوە لە ماوەی ئەو 2 سعاتەیە ئەویش ئەبێ بە میز و ئیتر تۆ کە ئەخەوی خەوێکی تەندروستەکەی یعنی ئەگەر تۆ شەو هەستای بۆ میسکردن ئەکیت خەلەلێک هەیە یا لە تەندروستیتە یان لە خواردنەکانتە کە خواردنەکە ئێوارە زۆرە خۆیت و بەسەریا خەویت دو پرسیاری منەوە چ کاتێک میوە بۆ دابزانانی کێش بەکاردێت چونکە بۆ چوونێکەیە ئەو کەسانی کە دایتەکەن یان کیتۆ دایتەکەن بە هەموو جۆرە میوەیان لێ قەدەغا کرد بەڵام بە میوە ناتوانین کێشدا بگرین ئەتوانین ڤیتامین و مینراڵەکانمان زیادەکە لەشمان پاراوەکە بەڵام لەو کاتەیە ئەبێ ڕێژەکە کەمکەینەوە ڕێژەی کالۆریەکەشی کە وەری ئەگرین لە حسابی شتێکی کە کەمەکەینەوە مەسەڵەن من ناکرێت دەکەوت چک برنجیش بخۆم 2 میوەکەش بخۆم دواییش مەسەرەن خواردنێکی کەش هات بیخۆم نانیشی لەگەڵ بخۆم یعنی ئەبێ کاتێک کە ئێمە حسابی کاربۆهیدرایتەکەین کە چەندێک لە شەکرەمەنیەکان و لە کاربۆهیدرایتەکانەوە کاتێک کە من میوە ئەخۆم حسابیەوە خۆم ئەوەکەم لە برنج کەمکەمەوە لە نان کەمکەمەوە بەڵام من ئەگەر نان و برنجەکەش هەروەکو یەک بخۆم و میوەکەش بخۆمەوە ناوەڵا ئەوە تەندروستی دەست خۆش بە دکتۆری چیمان سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز بۆ ئێوە هیوادارین بە سوود بوو ئێمەش بۆ هیوای دەست خۆش بە دووبارە